لسرانسری پارێزگا دهۆکێک سنتەری هاوارهاتنە پلە 122 هەیە وەکی ئەو دبێژن. شەڕێ پێشمەرگەی لێ دژی داعش هێواتنە هاوارەیان بارێ وان گەلێک گران کردە. تانا 31 ترۆمبێلên wan jî ji kar ketîne û 24 jî pêdivî bi sexbêriyê heye. Lewra ew daxwaza zêdekirina 5 torombêlan û hend karmend û peresteran اگر ام بین کو شیوکی درست کار کردن و هر آمبولانس که دو پرستارت دابن و هر آمبولانس که پدوی سه شوفر سربن بکماسی ام پدوی 5 شوفرت آمبولانس آینه و 5 کارمندانه نکو بشین چک بار کارمند و شوفرت ما بشین سوی بیتن وکی مدیار کریل دست بگی حتی نو که براسیجی بار کارمند و شوفرت ما گرام و چکات بیت بری نو که هر که 8 دمجی مرا کار که نو که 24 دمجی مراشید کاری دانه دەمبەرداشی ساخلەمیە پارێزگا دۆک دبێژە گازیاوان مەگەاندیە gelek rêkxراوên بیانی چونکە barێوان ڕۆژ بۆ ڕۆژێ گرانتر دبە و بە تایبەت لە پشتی پرۆسێسە ئازادکردنا مۆسلێ وێ barێوان گرانتر لێ و مداخواست کرد شندک رخوا هاریمه بکن و یک رخوا ایتالی بو کوب مورشک دانای السنتری ورچن گلک جوان ترمبلا سخبر بکنه و هر وساجی مداخواست کرد گل ترمبلت نیبیم سپاسی و رخوا ساخلمیا جهانی و چندین رخواوندی چندین ترمبلت امبولانس بو ما ایناینه له هشتا کمن تویا پتر ام پیدا کم تایبت بو افرق جغرافیا مازن اوانه چه دورن تازه آزاد بوین و هر وساجی اف خلکی هنده هاتیه کم پاول بۆمەوەیە پتر ji 2 ساڵانە و دە 24 دەمژمێراندا تیمên سنتەری هاوارهاتنە بلەستدەکاری دانا و 40 تیم هەنە. 22 تیم لێ بەرۆکێن شەرینە و 18 تیم ژی دنافخۆیە پارێزگا دۆک دانا. هەروەسا 183 ترۆمبێل هەنە لێبێتەنێ 128 ترۆمبێل کار دکەن. ئەفیەکجی دەدەمەکێدا کوتانەها هیچ دەرماڵێکش بوویوانە ناتیە مەزاختن و تانها چەندین جاران ژی کارمەندێن وان بریندار بوونە و چەند جاران ژی ترۆمبێلێن وان وەرگەریاینە. عەبدوسەمەد ڕێکانی NRT دهۆک.